دوو گەنجێن لەم کۆفیەدا کار دەکەن ئەوەی ئەم کۆفیە جیا دەکاتەوە لەوانی تر ئێرە وەکو کتێبخانەیەک وایە بەدەم میوزگ و گۆرانی ڕەسەنایەتیشەوە کەشێکی هێمن لە شوێنکارەکەیاندا دەرەخسێنن. ئێمە دوو گەنجین لێراگە کۆفی قاوەخانی ماڵی کەلتوری بین بەڕێوەکەوە ئەو شتانی لای ئێمە دەسەکەفێ چای و قاوە و نیسکافە و شیر و چای توش جیاوازی کۆفێک ئێمە لە کۆفیەکانی تر و قاوەخانەکانتر ئەوەیەکەوە نەرگیلە یاخود کۆنکان و دۆمینەمان نییە چونکە ئەو کەسانی زۆربیان دێن بۆ لە ئێمە کەسانی ڕۆشنبیر و خوێندکارن و مامۆستان دێن بۆ ئیراگە بۆ کتێب خوێندن یاخود بۆ گفتوگویەکی بینی خۆیان. ئەو کەسانی سەردانی ئێرە دەکەن دەڵێن جگە لە کات بەسەربردن بەدەم خواردنەوەیکی گەرمەوە لێرە کتێب دەخوێنینەوە و گفتوگۆی خۆمان دەکەین. یەکێک لە ئەو هۆکارانی کەوا ئێراکی سەرخستووە هێمنێکەیەتی جیاوازتر چۆنوتم لە کۆفیەکانی تر ئەو هێمنەی کەوا لێراکە هەیەکە ڕۆشنبیران و نووسەران و قوتابیان و خوێنکاران ڕوویتی ئەەکەن کەشوهەوایەکی هێمنی زۆر جیاوازیە لەگەڵ جێگەکانی ترە لێراکە ڕەنگە هەندێک تایبەتمەندی هەبێت لە شوێنەکانی دیکەیان نەبێت لێراکە هەر ئەوەی کە دێتە ئێراکە هەستێکی مەسئولانە و بەرپرسیارانە ئەگرێتە ئەستۆک. وأرجع يوم الخميس وأروح يوم الأحد يعني كل أسبوعين يوم الأحد. ڕۆژی پێنجشەممە لە دەوام دێمەوە و یەکشەمە دەگەڕێمەوە کاتی پشۆکانم لێرە بەسەر دەبم و لێرە سوود لە کتێبەکان وەردەگرم کە دێمە ئەم کافەیە ئاسوودە دەبم. وريحة نراجيل وجزاير اخذ راحتي هنا لان هادئ المكان واقرا اكو بي كتب 1000 ما ادري 1800 كتب هنا يعني واحد من يقعد هنا ياخذ راحته. ئەم کۆفیە لەلای ڕۆشنبیران و خوێنکاران و گەنجان وەکو فەرهەنگخانەیەک لێی دەڕوانن بۆیە بەسەردانی ئێرە ئاسوودەن جیاواز لە کۆفیەکانی دیکە. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورمات و